سڵاوان کاتتان باش ئێستا لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی ئەوەی دەبیندرێت کە یەکەمەکان و دووەمەکان و سێمەکانی سەرئاستی پەیمانگە و زانکۆکانی هەرێم بۆ ساڵی 2016-2017 گربوونەتەوە دەچینە لای ئەم بەڕێزام. کاتت باش ئێستا ئێوە بۆچی لێرە گربوونەتەوە داواکاریتان چێت؟ وەڵا داواکاریمانەوەیە ئێمە 5 ساڵە چاوەڕوانی دامەزرانی نە حکوومەت نە وەزارەت نە هیچ شوێنێ بەدەم داواکانمانەوە نایە. ئێمە تەنها داواکاریمانەوەیە دامەزرێن کە جیاژ بگرێتەوە لەوەی کە دەڵێن یەکەمەکان 5,000 ئێمە 1157 خوێندکارین بە دەقیق. نازانم چەندی سەفەری کردووە بۆ ئەوروپا، زۆرێک لە گەنجەکانمان سەفەریان کردووە بۆ دەرەوە سەریان هەڵگرتووە، زۆرێکیان لەوەیە لە کەرتی تایبەت یاخود لە شوێنێتر دامەزرا بێتن. ئێمە داواکاریمان دامەزرانە و داوا لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەن کتابێکمان بۆ بەرزکاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێشەوە بڕیاری دامەزرانی ئێمە بدرێتە. ئەوەی جوتان لێ بۆ خۆیان باس لەوە دەکەن کە چەند ساڵێکە چاوەڕێی دامەزرانی بەڵام کەس وەڵامیان داتوان. کاتت باش تۆش هەر دەرچووی ساڵی 2016 و 17 2016 بۆ 2017 سێگەمەکانی 2016 بۆ 2017 ماوەی 5 ساڵە چاوەڕانی دامەزراندای. کێشەی دامەزراندن و وەڵام دانە و وەڵام نەدانەوەتان تاوەکو ئێسامە ماوەی 5 ساڵ ئێمە سەردانی وەزارەت و حکوومەتەکەین تا ئێستا یەک وەڵامان وەرنەگرتە وەڵوان نەگرتووە. هەمووی بەس قسەکردنەوە هیچی نەتوانێتە بواری کردارەوە، بەس قسە کراوە بۆمان و تەواو. ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵا کەس هاتووە بەردەم داواکە بڵێن لەگەڵ وەزیری خوێندنی باڵا کۆبنەوەیە بکەین ئەگەر بمان بینێت، بەڵام ئێستا بزانام لە وەزارەت نییە، وتیان هەندێک کاتی تردێتەوە تۆزێکی تردێتەوە چاوەڕوانی ئەوین. خاتونەوە کاتت باش تۆ داواکاری چی؟ هەمان داواکاری هاوڕێکان تیە؟ بەڵێ ئەمە هەمومان ئەوائلین هی ساڵ 2016 ژمارەمان 1100 خوێندکارە، چەندین جار چارەکی خۆپیشاندانمان کردی و سەردانی خوێندنی باڵا و داوامان لە ئەندام پەرلەمانەکان و هەمویان کردی لە ئەوەی پێداچوونە بە کەسەکەمان بکەن چونکە ئەمە یعنی کۆتا وەجبەینە و یەکەم وەجبەشین کە ئەوها دامەزراندنمان تاخیر دەبێ وا لە 5 ساڵی دەچێت تا ئێستا هیچ کەیسەکەمان بەلاڕێدا چوە و هیچ دەنگۆیەک نەلۆ دامەزراندنمان. باس لەوە کرد کە چەند جارێک هاتوونەتەوە وەزارەتی خوێندنی باڵا، وەڵامی ئەوان چی بووە؟ وەڵامی ئەوان هاتوونە خوێندنی باڵا دەرێن کتابەکەمان لە ئەنجومەنی وەزیران ناردیە، ئەوان جێبەجێ ناکەن لەوێش دەرێت ئێرە نەیناردیانی وەی لێ هاتێ لێ دەمان نێرنە ئێرە لێرە دەمان نێرنە ئەوێن دەرە هیچ وەڵامێکمان نادەنێ و هیچ ئەوە گنێ کە ئەمە دڵخۆش بین پێی ئەگەری دامەزراندنمان هەبێت. دەگەڕ وڵاتەنەوەی گوێتانێ بوو ئەمە یەکەمەکانی سەرئاستی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستانن و باسەوە دەکەن کە چەند جارێک بەڵێنیان پێدرا و هاتنە وەزارەتی خوێندنی باڵا بەڵام دامەزراندنیان بۆ نەکراوە، حکوومەتیش کە بەڵێنی پێداون ئەویش بەڵێنێکی جێبەجێ نەکردووە.